ستاندەر لێکەوتە مەترسیدارەکانی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاشکرا دەکات. بۆ یەکەم جاریەکەتی کابینەکەی مەسرور بارزانی بەماوە بەسەرچوو ناوزەند دەکات و لە دژی داواکاریەکەی پەنای بۆ دادگای فیدراڵی بردووە. پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بە بڕیاری تەڵتینی موچە کێشەی بۆ دابەشکردنی موچەی هەرێم دروست کردووە. سڵاوتان لێبێت لا ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. دادگای فیدراڵی ئەمڕۆ فەرمانێکی کاتی و بەپەلەی بۆ ڕاگررتنی ڕێکارەکانی ئامادەکاری بۆ هەڵبژاردن لەسەر بنەمای سکاڵایەکی مەسرور بارزانی دەرکرد کە تایبەت بوو بە دابەشکردنی کورسیەکان بە سەربازنەکانی هەڵبژاردن و کورسی پێکاتەکان. ناوەندی شکاری ستاندەر لەبارەی چارەنووسی سکاڵەکە ڕایگەیاند جگە لە دواخستنی هەڵبژاردن هیچ یەکێک لە بڕیارەکانی پێشووی دادگای فیدراڵی ناگۆڕێت تا بڕیاری داوە بە سیستەمی چواربازنەی و ژمارەی کورسیەکانی لە 111 کورسی بۆ 100 کورسی کەم کردەوە و بە سەرپەرشتی کۆمیسیۆنی عێراق و تۆماری دەنگدەرانی بەغدا هەڵبژاردن دەکرێت. ناوەندی شیکاری ستاندەر ڕاشیگەیاند وا پێدەچێت دادگای فیدراڵی کەیسەکە دوا بخات و بەم نزیکانە بڕیار لەسەر ئەم داوایە نەدات. بەکردەی هەڵبژاردن لەوادەی دیاریکراودا ناکرێت و بۆ کاتێکی نادیار دوا دەکەوێت کە بە ئەگەری زۆرەوە لەم ساڵ هەڵبژاردن ناکرێت. بە مەشقەوارەی هەرێم بەهۆی هەڵەی دەسەڵات دووچاری چارەنووسێکی نادیار دەبێتەوە. میدیای فەرمی یەکێتی ڕایگەیاند دوای ئەوەی مەسرور بارزانی سەرۆک وەزیرانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە مەبەستی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دادگای فیدراڵی سکاڵای یاسایی لەسەر سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تۆمار کرد. شاڵا و کۆسڕە و ڕەسوول ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی لیستی یەکێتی لە هەولێر داوایەکی ئاراستەی سەرۆک و ئەندامانی دادگای باڵای فیدراڵی کردووە لە بەرژەوەندی کۆمیسیۆن و ئەنجامدانی هەڵبژاردن نەوادەی خۆیدا ئەگەری زۆرە بەو هۆیەوە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم تووشی فلیجی ببێت. ناوهێنانی مەسرور بارزانی بەماوە بەسەرچوو ئاماژەیەکی ڕوونا قوڵبوونەوەی گرژیەکانی نێوان پارتی و یەکێتی بەهۆی پرسی ئەگەری دواخستنی هەڵبژاردن قوڵتر بۆتەوە. داراستێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەبارەی دواکەوتنی موچەوە ڕایگەیاند دواکەوتنی ناردنی لیستی موچە لە هەرێمەوە بۆ بەغدایەکێکە لە هۆکارەکان. هاوکات وەزارەتی دارایی عێراق دوای وربینی و بەدووادا چوون تێبینیان لەسەر لیستی موچە هەبووە کە بڕەپارەیەکی جیاوازباز دەکرێت بۆ شایستە داراییەکانی هەرێم. ناوبراو ئاماژەی بەوەش کرد بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق 3 بڕگە لەخۆ دەگرێت پابەندکردنی حکوومەتی عێراق بە ناردنی پارەی موچە بۆ هەرێم بە تەڵتینکردنی موچە لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانی عێراقەوە ڕادەستکردنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بە حکوومەتی فیدراڵی عێراق. ئەو پەرلەمانتارە وتی لە کاتێکدا ئەم دوو بڕگەی کۆتایی بڕیارەکە جێبەجێ نەکراوە ئەمەش کاریگەری دەکاتە سەر بڕگەی یەکەمی بڕیارەکە. ئێستا سوودانی لەژێر فشاری لایەنە سیاسیەکاندایە چونکە بڕیارەکەی دادگا جێبەجێ کراوە بەڵام هەنگاوەکانی دیکە تا ئێستا هەنگاوی بۆ نەنراوە. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.